Irak Kürdistan bölgesine bu ziyaretimde her zaman olduğu gibi çok... ئەم گەشتەم وەکو هەموو گەشتەکانی دیکەم بۆ هەرێمی کوردستانی عێراق ئەرێنی بوو. لە دوای کۆنفرانسەکەی دهۆکەوە لەگەڵ سەرجەم سەرکردە کوردستانیەکانی هاوڕێم دانیشتم. دوێنێ لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی، مەسرور بارزانی و نێچیروان بارزانی کۆبووینەوە. ئەمڕۆژ لەگەڵ برا و هاوڕێ و دۆستی ئازیزم مامۆستا عەلی باپیر و مامۆستا سڵاحەدین و جەبهەی تورکمانی عێراق ئایدن مەعروف کۆبووینەوە. بڕیار وایە کەمێکی دیکەش لەگەڵ بافڵ تاڵەبانی کۆبینەوە. وەک چۆن کۆنیا لە تورکیا بە شاری خۆم دەزانم، ئێرەش بە شاری خۆم دەزانم. دووبارە لەگەڵ هاوڕێکانمان لێرە کۆبووینەوە و ڕاوێژمان کردووە. بە دڵنیاییەوە ئێمە پێویستمان با ڕاوێژی زۆرە. زۆر خۆشحاڵ بووم. ئەمە ساتێکی گرینگە، ڕوودا و گەلێکی ئەرێنی لە ئارادان، هەم چەکدانانی پەکەکە و هەم ئەو گفتوگۆ و چاڵاکیانەی لە تورکیا بەڕێوە دەچن. هیوادارین لە دوای ئەمەوە کێشەکان با کۆتا بگەن و هەردەم دەڵێم تورکیایەکی بێتیرۆر نا، بەڵکو ناوچەیەکی بێتیرۆر بەرهەم بهێنین. ڕیشەکێشکردنی تیرۆر بە تەنها لە تورکیا بەز نییە، بەڵکو لە عێراق و هەرێمی کوردستان و سووریاش گرینگە. هەموو پێکەوە کار بۆ بنیادنانی ئاشتی و ئاوادانی بکەین لە ناوچەکەدا. یارە ئەمڕۆ بەڕێز ئەحمەد داود ئۆغڵۆ کە سەرۆکی پارتی ئایندەی تورکیایە کە پارتێکی گەورەیە و پێشتر سەرۆکوەزیرانی تورکیا بووە و سەرۆکی پارتی عەدالە و تەنمیەی یەکەم حزب بووە لە تورکیا، سەردانی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی کرد. خۆشم لەوێ بووم. دیارە لە دیدارەکەدا بە شێوەیەکی گشتی باس لە پەیوەندیەکانی هەردوو لا کراوە، باس لە کێشەکانی ناوچەکرا. بە تایبەتیش بەڕێز ئەحمەد داود ئۆغڵۆ باسی کرد کە کورد میلەتێکی موسڵمانە و کورد پێشتر لە ساڵی 1916 تا ئێستا بۆتە قوربانی ئیتیفاقی سایکس پیکۆ کە لە نێوان دەوڵەتە زلهێزەکان داکرا و کوردستاندا بەشکرا و گوتی ئێمە پێمان باشە کە کوردستان یا ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە ئارامی بژی و جوولەکە هەوڵی دروستکردنی کێشە و بێشا لە ناوچەکە دەدا. جەنابی مامۆستا عەلی باپیریش بە ناوی کۆمەڵەوە زۆر سوپاسی کرد و لە هەمان کاتدا باسی کرد کە ئێمەش پێمان باشە ئاشتی لە ناوچەکە هەبی، بە تایبەتیش لە مابەینی کوردانی تورکیا و دەوڵەتی تورکیا کە ئێستا لە ئارایەتە ئیدێکی باشی کرد و هەروەها باسی لەوە کرد پێمان باشە ئێمەش وەکو هەرێمی کوردستان پەیوەندیمان لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی دراوسێش باش بی و لە هەمان کاتیشدا هەوڵ بدرێ ئەو حکوومەتە و دەسەڵاتەی لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، یعنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابین کە و کێشەکان لەگەڵ بەغدا بە دەستور چارەسەر بکرێت.